ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی ئازیز بە بەرنامەی ڕامانەوە هاتوومەتە خزمەت ئێوەی خۆشەویست. بینەران هەروەک دەزانن دوای 7 ئۆکتۆبەر لە ساڵی 2023 زایانیوە هێرشی گروپی حەماس بۆ سەر ئیسرائیل تەواوی ناوچەکە چووە ناو سوڕێکی توند و تیژی گرژی و ئاڵۆزیوە کە بووە هۆی شەڕی خەزە و چالاکردنی گروپە نیابەتەکانی ئێران و پێکدادانی پچڕ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا. ئەم دۆخە لە هەمان کاتدا فشاری سەربازی و سیاسی بۆ سەر ئێران زیاد کرد و فەزای دیبلۆماسی بەرتەسە کردەوە و ئیمکانی ململانەی ڕاستەوخۆی زیاتر کرد. لە دەرانجامەکەیشی ئەوە بوو کە حکوومەتێک کە پێشتر لەژێر فشاری ئابووری و کۆمەڵایەتیدا بوو خرایە ناو ژینگەیەکی گرشتر و مەترسیدارترەوە و بوارەکەی بۆ مانۆڕکردنیش سنووردار بوو. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا لەگەڵ هاوڕێ سەلام قادری ئەندامی کۆمیتەی ناوەندەی کۆمەڵا بە دوواداچوون بۆ ئەو پرۆسەیە دەکەین کە بووە هۆی قەڵەچۆکردنی دەی مانگ وە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بۆ ئەوەی بەرچاوڕوونیەکیشمان هەبێت لە پێشاتەکانی داهاتوو ئێران بۆ ئەوەی بزانین شەڕ ئاشتی یان بژاردەی دیکە لەبەر جەوەنی داهاتووی ئێراندایە. پرسیارەکان زۆرن کە ئاڕاستەی هاوڕێ سەلامی بکەم. ئێساش مەلای هاوڕێ سەلام کە لەسەر خەت لەگەڵمانایە. هاوڕێ سەلام زۆر سپاس بۆ بەشداربوون لەم بەرنامەیە. سڵاو هاوڕێ بارامی خۆشەویست، سڵاو لە جەنابەت هاوکاران و لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ سەلام، ئەگەر بە یەک ڕستە باسی بارودۆخی ئێستای ئێران بکەیت ئەو ڕستەیە چییە بێت؟ ئەوەی ڕاستی بێت سێ کۆچکەیەکەیە لەلایەک حکوومەتی ئێران بۆی ئاسان نییە پاشەکشەی پێویست بکە لە بەرامبەر خەڵکو و لە بەرامبەر ئەمریکا. ئەمریکا بۆی ئاسان نییە بە ئەو تێچووی کە خۆی مەبەستێتی ئەو پرۆژەیە بباتە بەرەوە و بۆ خەڵکی ئێرانیش ئاسان نییە مل بدا بەو بارودۆخەی کە تا سەر ئێسقان لێگۆڕەزە، بەڵام بەبێ سازمان و ڕێبەریش ئەو پرۆسەیە لە قازانجی خەڵک ناچێتە بەرەوە. هەنێ هیچ کامێک لەو سێ کۆشکەی ئەو سێلایەنە کە دەرگیری بارودۆخی ئێرانن بەو شێوەیە کە خۆیان دەیانەوێت ناتوانن پرۆسەکە بەنە بەرەوە. هاوڕێ سەلام، گرنگترین بابەت چییە کایندەی ئێران دیاری دەکات؟ بەڕای من گرنگترین بابەت ئەگەر بابەتێکە بێت لە هەمووی گرنگتر بێت، چون یەک بابەت نییە، بەڵام ئەگەر بابەتێکە بێت لە هەمووی گرنگتر بێت بە دڵنیاییە ئەو بابەتە دەور و نەخشی خەڵکە لە چارەنووس خۆیانە. بابەتەکانی تر وەکو کاریگەریەکانی ئەم شەڕە چی لە کۆماری ئیسلامی دەهێڵێتەوە، ئەوە زۆر گرینگە و چیش لە کۆمەلگای ئێران دەهێڵێتەوە، چون نابێ هەڕەشەکانی دۆناڵد ترامپ لەبیر بکەین و نابێتیش لەبیری بکەین کارواکە لە وەڵامی پرسیاریەکە ماوتم. هیچ کامێک لە لایەنەکان ئێستا توانێت تەوزیحەوەی بۆچی ناکرێت لە پرسیارەکانی ترا شی بکرێتەوە، بەڵام هیچ کامێک لە لایەنەکان کۆماری ئیسلامی، ئیسرائیل، ئەمریکا بۆی ئاسان نییە ئەو پرۆژەیە بەو شکڵی کە لە قازانجێتی پیباتە بەرەوە، یان بۆی ئاسانیش نییە کە ملودا بە خواستی بەرامبەر. وەکوتم مەسەڵەن ئەمریکا بۆ ئاسانیە بۆ تێچووە ناتوانێت. ئیسرائیل بەبێ ئەمریکا هەر ئەسڵەن لە قەزیەکە لە دەرەوە و خودی کۆماری ئیسلامیش بەڕاستی لەوانەیە بە لێکدانەوەیەکی هەڵا تا مەرزێکی زۆر خەتەر بچێ بە نسبەتی چارەنووسی کۆمەلگای ئێران نەکخۆی. ینی کۆمەلگای ئێران ئەگەر لە ئاکامی ئەو شەڕە ئەو هەڕەشانەی دۆناڵد ترامپ بچوایەتە بەرەوە یا بچێتە بەرەوە، ئەوە چارەنووسی خەڵک و بارودۆخی خەڵک بۆ بە دەستگرتنی چارەنووسیان زۆر دەگۆڕێت. و بەڵام دوجار گرنگترین بابەت ئەوەیە کە خەڵکەی ئەو مەجاالەی بۆ دەڕەخسە یاکەی هەستەکە کاتی ئەوەیە کە ئاخێزی کۆتایی و ئاخێزی ڕووخانی کۆماری ئیسلامی دەست پێ بکە، کە ئەویشە مەلزوماتی ئەوەیە کە ڕێکخرا و گەشەی ئەو مبارزاتی خەڵک بە ڕێکخرا و بە ڕابەریەک بە دەستەوەگرتنی ڕابەریەک بکات. بەڵێ هاوڕێ سەلام، هەروەک لە پێشەکیەکە کە باسمان کرد شەڕێک و سوڕی شەڕێکی ناوچەی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەری هەڵدا ئەویش دوای هاویشتنی کۆمەڵی موشک بوو لەلایەن حەماسەوە ڕوو بە ئیسرائیل و دوا بەدوای ئەوە ئیسرائیل هێرشی کردە سەر چەندین ماتحەوە سەر گروپە نیابەتەکانی کە سەر بە
ئێران بوون بە جۆرێک کە دەوترا بۆ لاوازکردنی هەژمون و دەسەڵاتی ئێرانە لە ناوچەکەیە. ئەم شەڕانە هێواش گەشتەوەی کە ئیسرائیل هێرش بکاتە سەر ئێران و شەڕی 12 ڕۆژە ڕوویا و ئێساش کە لە نێو ئاگربەسی جارێکی تر شەڕێکی نوێن. پێت وایە گەری ململانەی سەربازی دووبارە چەندە و بۆچی؟ بەڵێ ئەگەرەکە بەڕای من ئەگەرێکی کەم نییە، ئەگەرێکی 150%. هۆکارەکەیشی من تۆزە کەسمە دواوەی دواتریشەوە لە مەسلەی 7 ئۆکتۆبر. ئەمە ئەگەر لە بیرمان بێت ئەوەی کە دنیای شۆک کردوای بەهاری عەرەبی ئەوە بوو کە لە وڵاتێکی وەکو سووریا کە بزوتنەوەیەکی بەهێزی جەماوەری هەبوو، ئەو بزوتنەوە زۆر خێرا گوازرایەوە بۆ شەڕی نێوان گروپای تێرۆریستی و حکوومەتیش بە کوشتارێکی بێوێنە حکوومەتی سووریا بە بەشداری حکوومەتی ئێران و حکوومەتی رووسیا. قەزیەکە زۆر ئاڵۆز بوویەوە، ینی هەموو کەسێک تەعەجوبی دەکرد کە حکوومەتی بەشار ئەسەد بۆچی دەتوانێت ئەوەندە درێژە بدا بەمانەوەی و وایش بە نظر داهات حکوومەتی بەشار ئەسەد مەسەلەن تا ئاخری دنیا عمر دەکات تازاوە کۆماری ئیسلامی و رووسیا هاتوون و فریای دەکەون. بەڵام ئەگەر هەروە زنجیرەی ڕووداوەکان سیرکەین بە دوای ئەوە مەسئلەی شەڕی ئۆکراین پێشات. بەڕای من لە شەڕی ئۆکراینە ئەو ئاڵۆزیی پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە زۆر گرینگە لە لێکدانەوەی ئەم وەزعە ئەویشەوەیە رووسیا دەیەوێت ئەو جێگەی کە جێگە و پێگەی کە بوویەتی یان مەبەستێتی و ئارەزوویەتی بەدەستی بێنێتەوە. ئەمریکا خەریکە لاواز دەبێت لە لەحاظی ئابووری و موقعیەتی ئابووری پێشووی نامێنێ. دەیەوێت بە شەڕ بە هەر شکلێک بووە ئەوەی کە ئەڵەن مەیک ئەمریکا گرێت ئەگەن ئەو ماگا بە هەر شکلێک بووە بە ئەو کارانی کە دۆناڵد ترامپ کردی لە تاریفەکان لەسەر وڵاتانی دۆست وە کانادا وەکو ئوروپا و ئەو زەربەدان لەو پەیوەندیە مێژوویەت و درێژەی بینی ئوروپا و کانادا و ئەمریکا و تقریبا ئەمریکا و زۆرێ لە هاوپەیمانەکانی یاد نزیکەکانی ئەبینی هەموو ئەمانە شتێکمان پێ دەڵێت. ئەوزاعی نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتیەکان تەناسوبی هێزی بینی هێزی نێودەوڵەتیەکان خەریکە دەگۆڕێت. وەکو زۆر بە کورتی بڵێن رووسیا دەیەوێت جێگایە بەدەست بێنێ کە بەستێتی و ئارزوویەتی و خۆیش لەو موقعیەتە ئابینی هەوڵی بۆ بدا. ئەمریکا دەیەوێت جێگاکەی لە دەست نەدا ئەوەی کە هەیە حفزی بکە لە لەحاظی ئابووری و ئەمریکا قەبارەی ئابووری خەریکە بچووک دەبێتەوە لە قەبارەی نظامیەکەی. ئەو وەختە ئوروپا لە حاڵەتێکی بینابینیە قەراری گرتووە کە ئەزانێ ناتوانێت وەکو پێشتر تەکا بکە بە ئەمریکا کە ئەمریکا زۆر گرنگ بوو، ینی پەیوەندی ئەمریکا و ئوروپا و ئوروپا زۆر گرنگ بۆ بەماوەی 50 ساڵ لە دوای شەڕی جیهانی دووەم. و هەروەها چین ئێوێ ئەو ڕەوتی ڕوولەگەشە تووشی هیچ کێشە و سەریەشەیەک نەکە کە ڕەوتی ڕوولەگەشەیی کە خەریکە وەکو هێزێکی زۆر گەورەی ئابووری دنیای لێ کردووە ئەوە هیچ ئاسی بێنە. جا ئەمە کاریگەری هەیە. بۆ نمونە لە شەڕی ئۆکراین ئێران هەڵەیەکی مێژووی کرد. من پێم وایە پوتین ئەوەندەش پێویستی بە تەسلیحاتی ئێرانی نەبوو، بەڵام ویستی ئەم وەزعەکە لە قازانجی خۆی ئاڵۆز بکە و ئێران هەڵەیەکی گەورەی استراتیژیکی کرد کە چووە ناو ئەو شەڕەوە بە ناردنی درۆن و ئەوانە بۆ رووسیا. هەروەها لە 7 ئۆکتۆبر نەی ئەتوانی ڕوو بدا ئەگەر رووسیا دەرگیر نەبووە لەگەڵ ئۆکراین، چون رووسیا دنەی ئەوەیدا کە ئێستا کاتێتی ئێوە ئەتوانن زەربەیەک بن لە ئیسرائیل و ئەو هەڵە مێژوویەت ئێران و پرۆکسیەکانی و ئەوانە کردیان و تەمەرکۆزی ڕۆژئاوای لەسەر شەڕی ئۆکراین دابەش کرد بۆ ئۆکراین و ئیسرائیل. دواتریش کە لە ئێران خودی خۆشی لە ئێران بزوتنەوە بەردەوام بووە ئەو کوشتارە کرا. ئەو کوشتارە بەنظر من زیاتر لە کاریگەریەکانی نێتانیاهو لەسەر ئەمریکا دەوری هەبوو لەو بڕیارەی ئەمریکا دای بۆ ئەو شەڕە، بەڵام ئەوەی نێتانیاهوش زۆر دەوری هەیە و لە لایەکی تر رووسیا دەوری هەیە لەوەی کە کۆماری ئیسلامی تا مەرزی ئاخری زەرفیەتەکانی ببا بۆ ئەوەی ئەو شەڕە درێژە بکێشێ بۆ ئەوەی رووسیا بتوانێت لە درێژەی ئەو شەڕانەوتی زۆرتر بفرۆشێ، شەڕەکەی ئوکراینی پێدامین کە و هەروەها جمبەرەی ڕۆژاوا دابش ببن. و هەموو ئەم ئاڵۆزیانە هەموو ئەو کاراکترانە ئەوەی کە من لە یەک کەلیمە بە شێوەیەکی سمبولیک پێڵم
رووسیائیل ینی تەرکیبی لە رووسی و ئیسرائیل رووسیا لەسەر ئێران کاریگەریەیە ئیسرائیل لەسەر ئەمریکا کاریگەریە و ئەمانە وا دەکات لەگەل ئەوە کە ئەو تێچووی دۆناڵد ترامپ دەیەوێ و ئابووری ئەمریکا ئەتوانێت بەرگەی بگرێ و ئابووری جیهان دەتوانێت بەرگەی بگرێ ئەو تێچووە کە ترامپ مەبەستێتی بەو تێچووە ئەم پرۆژە ناچێتە بەرەوە بەڵام ئەو فاکتەرانش لەسەر ئێران رووسیا و ئیسرائیل لەسەر ئێران و لەولەوەش لەسەر ئەمریکا کاریگەریانەیە کە ترامپ کەوێتە ناو هەڵەی بڕیاردانەوە بۆیە ئەوە کا من گەێنی بۆ قەناعەتە 50% لەسەروی 50% دەستپێکردنەوەی شەڕینکە. بڵێ زۆر باشە. هاوڕێ سەلام، کامەن یان چه هۆکارگەلێک دەتوانێت بێتە هۆی هەڵگیرسانەوەی شەڕ؟ هۆکارە ئەساسیەکان چی ئەوانەی کە ئەبنە هۆیەوەی کە جارێکی تر شەڕەکە سەر هەڵباتەوە؟ بەڵێ ڕاستیکەی ئەو هۆکارانی کە شەڕی وەستان هەر ئەو هۆکارانن کاتوانێت شەڕەکە دەست پێ بکاتەوە. بۆ نمونە ئێران دەستی بر بۆ مەسلەیەکی وەکو تەنگەی هورموز. تەنگەی هورموز دەتوانی بۆ مدەتێک وەکو ئەمرازێک بەکاری بێنی و بۆ مدەتێک وەکو ئەمرازی فشارهێنانێ بۆ تەرەفی مقابلت بەکاری بێنی بەڵام بە درێژایی زەمان ئەو تەرەفی مقابلیش ئەبزارایەکی بەدەستەوەیە کە بەتایبەت ئەگەر لە جەهانێکە بژیت کە یاسا نێونەتەوەییەکانی تێ دەوری نەماوە. یاسای نێونەتەوەیی ئیمڕۆ ئەوەیە کە هێزەکان دەتوانن بیکەن و ئەمریکا بە پێی ئەم بارودۆخە هەڕەشەی ئەوەی کرد کە مەسەلەی تەنگەی هۆرموزیان دروست کرد هەڕەشەی ئەوەی کرد وەکو بینیتان وتی کە من هەموو پرد و هەموو نیروگای برق و ئەو شتانە ئەوانە بۆمباران دەکەن. خۆ ئەوە بوو کە شەڕەکەی وەستانی چەوە بوو ئێران ملیدا بەوە کە بچێ بۆ پاکستان و دۆناڵد ترامپ تێگەیشت کە ئەوان لە چی دەترسن کە بەڵام ئێستا کە گەمارۆی دەوری تەنگەی هورموز زراوە لە ڕێگای ئەمریکاوە و شەڕەکە بۆ ماوەیەک وەستاوە و ڕنگ و بۆیەکی ئارامی دیارە بەڵام دۆناڵد ترامپ زوو هەڕەشە دەکا کە خواستەکانی هەر ئەو خواستانەی پێشوون هەر بەو شێوەیە پێشوش سوورە لەسەری و ئێرانیش لەوانەیە لەژێر کاریگەری ئەو فشارانی کە باسمان کرد ئەو مەسئلەی کە لەوانەیە رووسیا و پوتین بەرەو هەڵەیەکیان ببات و ڕەنگە لە پرسیارەکانی داهاتووشە بتوانین بچین سەر دەور و نەخشی خودی گۆڕانەکانی ناو سیستمی کۆماری ئیسلامی کە ڕەنگە وا بکات لەو وەزیەتە لەرزۆکەیشە دووبارە تاقی بکەنەوە ئیرادەی دۆناڵد ترامپ و لەو هەڵەیە لەو بارودۆخە تێنەگەن کە بەسەر دنیا یاسای نێونەتەوەی ئیتر حکوم ناکە یاسای چەنگەڵە هەر هێزێک هەر زۆری بێ و ئەگەر ئێران وەکو ئەمڕۆ من بینیم قالیبا وتوێتی نا هەموو قسانەی دۆناڵد ترامپ درۆیە و ئەوانە ئەگە ئێران مل نەدات ینی بۆی ئاسانیش نییە بۆی ئاسان نییە مل نەدا بەڵام ئەو ئەگەر ئەو جامی زەهرە نەخواتەوە و بە تەواوەتی مل نەدات شەڕەکە بۆ شوێ دەستپێکە کە بۆی هەیە دۆناڵد ترامپ زەرەباتێ بدات لە بنەماکانی ئابووری و ژیان لە ئێران کە بە سەدان ساڵ ئەگەر کۆمەلگای ئێران لە ژێر کاریگەریە پێ بەدەیان ساڵی ژبران نەبێتەوە. بەڵێ هاوڕێ سەلام، چه هۆکارێک دەتوانێت ڕێگری بکات لە ڕوودانی شەڕ؟ بڵێ ئەگەر کۆماری ئیسلامی لە ناو خۆیان لەو ڕۆژانە لەو چون چەندین شت لە ئێران زۆر لەرزۆکە یەکێک خودی خامنەیی کە ئۆتۆریتەی بوو بەڕای من لە دوای 1970 لە دوای ئەو بزوتنەوەی کە بە بزوتنەوەی سۆز ناوبانگی پێیا کرد ئەو ئەتفاقە کە کەوت خامنەی لە ڕاهبەری نەزامەکەەوە بوو بە ڕاهبەری سپا و نظامەکە لە کۆماری ئیسلامی بۆ کۆماری سپایی جامانە فەرقیان چییە؟ کۆماری ئیسلامی کۆمارێک بوو کە پێک دەهات لە ئیسلاح تەڵەبەکان پێک دەهات لە هەموو باڵەکانی ناوخۆی جمهوری ئیسلامی کە دوو باڵی زۆر سەرەکی ئیسلاح تەڵەبەکان و سلوکەکان بوون ئەمانە لە ڕێگەی انتخاباتی ناوخۆیانەوە یان کەسێکی وەکو خاتەمی داهاتە سەرکار یان کەسێکی وەکو ئەحمەدی نژاد داهاتە سەرکار و ئاراستەی سیاسەتەکانی حکوومەتی بۆ دەورەیەکی تەعین دەکرد و سپا و هەموو شوێنەکانی تیژ جۆرێک لەگەڵ ئەو حکوومەتە کاریان دەکرد خودی خامنەش
بەڵام لە 1970 خامنەی بوو بە ڕاهبەری سپا و هەموو ئەمرازەکان و پرۆژەکانی لە ڕێگەی سپاوە بردەبەرەوە. بەڕای من ئەو اتفاقی کە لە دوای ئەم شەڕە کەوتووە لە دوای 1970 دەستی پێکرد ستارتی خوارد و مشتەبا کە گرنگ نییە مابێیانە مابێ مشتەبا بۆ من کەسێک نییە سمبولێکە لە پرۆژەیەکی ترکە لە ئێرانە چووە پێشەوە ئەویش ئەو پرۆژەیە کە بەڕای من ئەستە لە زۆرترین حاڵەتی خۆیەتی پرۆژەی زاڵکردنی باڵی قورسی سپا بەسەر سپایە ینی سەرەتا کۆمار بوو بە سپایی دواتریش لە 1970ەوە ئەم کوڕی خامنەی هەرچی زیاتر باڵی قودسی زاڵ کرد بەسەر سپاوە ئەمە چه معنایەکیە دوو ئاراستە لە ناو کۆماری ئیسلامیە بووە چەپەکانی ناو کۆماری ئیسلام ئیسلاح تەڵەبەکان وتویان ئەمیشە وتویانە ئێران ئیسلام خەینە خزمەتی ئێران بەڵام بەرعکس ئەمانەی کە باڵی مشتەبا هەمیشە لەسەر و ئاراستە بوون کە ئێران خەینە خزمەتی شیعە ئیسلام ئەم ئاراستەیە ئەو ئاراستەیە کە هەموو پرۆکسیەکانی دروست کرد و گەشەی پێداوە و ئەوان ئەم ئاراستە بەهێز بووە بەڵام ئەستە بەڕای منە و ئاراستە لە زۆرترین حاڵەتی خۆیەتی یعنی ئەگەر شەڕ مەجاڵێ بدا لەناو خودی کۆماری ئیسلامیە باڵەکانی کۆماری ئیسلامیە زۆر باش کێشانی هەبێ و لە کۆمەلگاکە ئێرانە بەڕای من ئەوە ئەتوانێت درزی ناو کۆماری ئیسلامی دەربخات ئەو درزە کاریگەری بێت لەسەر تەسلیم بوونیان بەدوای ئەوە مەجالێک بۆ بەشداریکردنی خەڵک لە چارەنووسی خۆیان بگونجێ ئەوە ئەتوانێت بەربگرێت لە شەڕ بزانین کە ئەو ڕۆژانە هەر چرکەیەکی گرنگە لە ناو خودی کۆماری ئیسلامیە لە پشتەوە چی ڕوودەدا کە منجەر بێ بە تەسلیم بوونیانەوە. بەڵێ هاوڕێ سەلام بەکردەوە کام دەستگایان کێ بڕیاری کۆتایی لەسەر سیاسەتی دەرەوە و ئەمنی دەدات یاخود بڵێم هاوسەنگی هێز لە نێوان سەرکردایەتی و سوپای پاسداران و حکوومەت و دامەزراوەمیەکان چۆن پێناسە دەکرێت لاگەری دروستبوونی ناکۆکی لە نێوان ئەم دامەزراوانەدا کامیان دەستی باڵایان هەیە وەختە دەم بە بەڕێزت جوابیان پرسیارم بەڵێ بە پێی ئەو لێکدانەوەی تا ئێستا کردمان و لە پرسیاری پێشویشە ڕاستیەکەی ئەوەی کە ئەمڕۆ بڕیاردەرە لە ئێران سپایە و مشتەبا توانی بە شۆخی یا بە شوویکی سمبولیک پێی بڵێ مشت سپا ینی لە واقع مشتەبا شتێک نییە زیاتر لە دەنگی سپا ئیرادەی سپا و ئێرادەی باڵی زۆر تونڕەوی سپا ئەم باڵی زۆر تونڕەوی سپا پێشتر زەریف لە وتوێژێکە باسی کرد کە ئێمە لە بەرجام خەریک بووین چەندین جارگەیشتینە ئەوەی کە ئیمزای بەرجام بکەین و لەگەڵ ڕۆژاوا یەک بکەوین قاسمی سلێمانی ئەچوو بۆ داوەتەکرا بۆ رووسیا و لە رووسیا پوتین کارەکەی لێ تێک دەدەین ئەوەی کە خۆیان بە دابەشکاری مەیدان و دیپلۆماسی پێدەڵێن بەڕای من مەیدان ئەو باڵا ئەگەر زۆر ئێغراقمان نەکرد بێ ڕەنگە بڵێ پوتین بڕیاری بۆ دەدا یان پوتین کاریگەری هەیە لەسەر بڕیارەکانی و ئەو لە ناو ئێرانە لە ڕێگەی سپاوە و بڕیارانە دەسە بێنێت ناڕەزایەتیە سەتاسەریەکانی ئەم دواییە چی گۆڕانکارییەکان بەسەر حسابەتی حکوومەتدا هێناوە بەڕای من گۆڕانکاری زۆر گەورەیان هێنا بەسەر حساباتی حکوومەت بەسەر حساباتی ئامریکا ڕەنگە تەنها لایەنێک کە کەمترین کاریگەری لەگەر بە ئێسرائیل بوو بێ کە زۆر جێگەی باس نیە ئێستا لێرە بەڵام بەڕای من دۆناڵد ترامپ وەختی کە ئەوانە ئەو وەزعەت دەستی پێکرد من پێشتریش لە مصاحبەیە کە بووم لەگەڵ هاوڕێسین وتم پێشەوەی کە ئەو بارودۆخە دەست پێکا پێشەوەی کە سم باز لە شەڕ بێ وتم ئەو فشارانەی کە نەتانیاهوو دێنێتی بۆ ترامپ بۆ ئەوەی شەڕ بکات ترامپ پێڵە کاکە سەبرکە ئەمڕۆنا مانگێکی تر دە ڕۆژی تر چەند مانگی تر خەڵکی ئێران بەپێی ئەو ئیطلاعاتی هەیەە لە بارودۆخی کۆمەڵگەیران خەڵکی ئێران دێتە سەر شەقام ئەگەر لێدانێک بێ ئەوە مەجالەکەیەتی ئەوە کاتەکەیەتی ئەگەر لێدانێک نەبێ ڕوان لەوانەیە هەر خودی ئەوە بتوانێت کارەکەیەک لای بکاتەوە کە اتفاقە کەوت کە خەڵکی ئێران هاتن دۆناڵد ترامپیش بە وعدە و وەعید و ئەوە کۆمەک دەڕاست و فلان و فیسار و بەکارهێنانی بەرەی ڕاستی زۆر ئەحمەقی ئێرانی خەڵکی ئێرانی لەو ڕۆژانە بەرەو ئاراستەیەکی خێرا برد بەرەو ڕوتێکی شتتان زەدە برد کە ئەوە منجەر بوو بە کوشتاری 1990 دەی کوشتاری 1990 دەی بە نظر من لە فشارەکان و لە پەیوەندیەکانی نتانیاهوو لەسەر ترامپ زۆر کاریگەرتر بوو لەسەر بڕیاری شەڕ
چون هەستی کرد کە ئێستا کاتێکی باشە لیان دەدەی بە هەموو شێوەیەک سەرکردایەتیان دیکاپیتیشنەوەی کە بە ئینگلیسی پێی دەڵێن دیکاپیتیشنەکەی سەرکردایەتیان لە ئێدەی موشەکەکانیان تەقێنن یا تەقێنیتەوە ئەوە موشەکەکانیشیان لاواز دەبێ خود لە خوار و خەڵکی ئێران وەکو سیایی لەشکر توش لەسەر و ئەوە دەکەی و ئەوە بارودۆخەکە بەرەو گۆڕانی حکوومەت دەبە بەڕای من خودی کۆماری ئیسلامیش بۆیە زۆر بە شێوەیەک نەچوە پێی قەزیەکە کە ئەمریکا تۆزێک ئومیدوار بکە بە سازش و بە تەسلیم بوون و ئەو شتانە چون پێی وا بوو شەڕێکی دەوری شەڕێکی کاتی ئەتوانێ ئەو فشارە ناوەکیانە کە تەرکیزی ئەو فشارە ناوەکیانە با بۆ شەڕ و مەجاالێکی تر بە بۆ ماوەیەکی تر کۆماری ئیسلامی بمێنێ و هەروەها بیشتوانێت کۆمەلگای ئێران میلیتاریزەتر بکە ئەو اتفاقی کە ئێستا خۆمیوە وەکو کیسەڵێک کە سەر دەباتەوە ناولاکەکەی خۆی کۆماری ئیسلامی ئەستا پرۆکسیەکانی و حەشتی شابی ئەوانە بانگ دەکا کە لە تاران بیپارێزە ئەستا بە لایەنگرانی کە کەمینەیەکن دەڵێ هەموو شوێ بێنە سەر شەقام هەر کاتێ بۆتان دەکرێت بێنە سەر شەقام و ئەوە نیشان دەدا گرتنەکان ئیعدامەکان ئینتەرنێت کە ئەونا لە توولی ئەو ماوە لە ئەترازەکان و دەستی پێکوە تا ئێستاقەتە لە ڕێگەی ڕفتاری حکوومەت لە ڕێگەی حتا هێرشی بۆ سەر حزب سیاسیەکانی کوردستان کە بەڕاستی لەو ماوە چەکداریان ناردەوە نەگوشارێکی سیر و عجایبیان لەسەر جمهوری ئیسلامی بوو هەموو ئەو ڕفتارانە نیشان دەدا کە کۆماری ئیسلامی خۆی لە مەترسی مان و نەماندا دەبینێ زیاتر لە هەر کەس و لایەن و مۆزوعێکیش ترسی لە خەڵکە من پێم وایە کە ئەوەی کە من نادەن بە تەسلیم بوون بەرامبەر ئەمریکا دەزانن کە ئەو تەسلیم بوونی ئەمریکا دوای ماوەیەکی کورد ئەشێ تەسلیم بوونیشیان بەرامبەر بە خەڵکی ئێرانی بەسەر بۆ معنایە حساباتیان لە زیاتر لە هەر شتێک لە ژێر کاریگەری ئەو وەزعی کە هەژدە و نۆزدەی دەیمانگ درستی کرد. بەڵێ هاوڕێ سەلام هەروەک لە قسەکانیشتا وتت باست لە بۆشایی نێوان کۆمەڵگا و حکوومەت کرد ئێستا وەک ڕەواڵێکی نوێی ئەو دەسەڵاتە کە بەشێک لە دەسەڵاتدارانی و ڕژێمە نەماون و چ سیاسەتێکی نوێ پەیڕەوە کرێ ئایا بۆشایی نێوان کۆمەڵگا و حکوومەت قوڵتە دەبێتەوە یان بە جۆرێکی تر سەر لە نوێ مدیریەت دەکرێتەوە؟ بەڕای من بۆشایی یان دژیە کەوتن میل بە نەمان لەناو هیچ کۆمەلگایەکە ناتوانێت لەو ئاستە زۆرتر بێت کە ئێستا لە کۆمەلگای ئێران هەیە ینی بۆشاییەکە قسە لاوەیە کە ئیتر ناتوانانی بۆ دواوە بگەڕێتەوە ئەگەر بمێ بە کورتی و بەڕوونی بۆ بینەران ئەوە شەرح بکەم هەڵخڵەتاندنی خەڵک یان ماتڵکردنی خەڵک یان جۆرێک ئاشتیدانەوەی خەڵک مەجالکردین و کاتکردین قۆناغە بەڵام ئەوەی کە خەڵک مەسیری بەرەو دواوە گەڕانی خەڵک کاتێک کە شتێک تاقی دەکەنەوە ئەوە پرۆسەیە قۆناغێک خەڵکی ئێران بە تایبەت دەورانی ئیسلاحات و حتا دەورانی ڕۆحانیش و بە ئومێدی بەرجام و بە ئومێدیەوەی کەیتەوە بەرجام کراوە لەوانەیە تەغیراتێکیش بکەن وانە خەڵکی ئێران هەموو ڕێگەیەکی بۆ ئەوەی کە بە کەم تێچووترین شێوە بتوانێت لانی کەمەکانی بەدەستبێنێ ئەگەر لانی زۆرەکانیش نەبێ تاقی کردەوە و کۆماری ئیسلامیش هەموو تاکتیک و فێڵ و سیاسەتێکی بەکاربەر هەتا کاتی کڕی بەڵام هەموو شتێک قۆناغێکیە ئەوەی کە پێشتر کردوویەتی لەوەی کە خەڵک ماتەڵ بکە لەو شەعارە معروفەی کەوتە ئیسلاح طلب ئوسولگەرا دیگە تەمامە ماجرا بنزە من لەوێ تەواو بوو ئەگەر تەواو بوو هەرچی هات هاتە پێشەوە لە شۆڕشی ژینا مەرحلەیەکی تر هاتە پێشەوە هویەتێک ناسنامەیەکی پێیا کرد وەکو بزوتنەوەیەکی چەپی کۆمەڵایەتی خواستەکانی بە تەواوەتی چەپ بوو باڵی ڕاستی ئێرانی حتا سەڵتانە تەڵبەکان لە دەرەوە بە جۆرە سەری نەوازشیان بۆین کرد بەڵام بەنابەدڵ بە ئەنواعی کارشکەنی و ئەوانش خۆیان ڕێک خست بە هەموو ئەبزاراتی ڕسانی وەشتانیان بەکارێنا هەتا لە شۆڕشی ئەم ئەخیرەدا ڕزا پەلەوی بە ئەعتماد بە نەفسێکی زیاترەوە بە حکمی ئەو جادووەی کە بەتەما بۆ ڕسانە بۆی بکە کە ئینتەرناشناڵ بۆی بکە و یەکشەوە بیکاتە ڕابەرەوەوانە ئەوان لە شۆڕشی ژینەوە زیاتر خۆیان ڕێکخست بە خەڵکی ئێرانیش لە شۆڕشی ژینەوە زیاتر تا ئاستێکی زۆر بێوێنە هاتووەتە بەرەوە بەڕای من ئەو
ئەو ئاستەی کە خەڵکی ئێران بە هەزار بەدەیان فەراز و فرود و خوار و ژوور و هەوراز و نشێوا گەیشتوێتە ئێرە ئەوەی کە زۆر ڕوونە ئەو بۆ دواوە ناگەڕێتەوە ئەوە قەتعاً بۆ دواوە ناگەڕێتەوە ئەوە لە بارودۆخی خۆیان زیاتر دەتەقێتەوە و زیاتر گەشە دەکا گەشەی منتەقی کە لە قازانجی خەڵک و کۆمەلگای ئێران بێ ئەوەیە کە بارودۆخەکە مەسیر بۆ ڕێکخستن و گەشەی ئەو بزوتنەوە بکووا کە سەرکردایەتی و بێ بە بەدیلێکی ڕوون لە غەیری ئەو سوورەتە ئەوە ئەتوانێت بتەقێتەوە یعنی ئەتوانێت کە بە مەیلی چەکداریدا بکێشێ ئەتوانێت بە ئەنواعی دەستە و گروپی لەوە دروست بێت و کۆماری ئیسلامیش حەجمی تووڕێیەکان و حەجمی و قۆناغێک کە ئەوە بڕیوەتی بە حەدێکە کە ئەگەر بچێتە باری چەکداری و ئەوانە کۆمەلگای ئێران تووشی بارودۆخێکی زۆر ناخۆش و خوێناوی و ئازاراوی دەکا ئەگەریش ئەو بارودۆخەکەی دەبێ بە شکلێکی تر کۆماری ئیسلامی لە مەترسی بوون و نەبووندا قەرار دەدا بەڵام هەتا ئێستا دیار نییە کە کامیان مەجالی بۆ دەڕاستێ ئەو دوو بەدیلە. بەڵێ هاورە سەلام چ جۆرە سناریۆیەک لە ڕەواڵی نوێی سیاسەتی ئەو دەسەڵاتە احتمالی هەیە کە بێتە پێشەوە؟ دوو احتمال هەیە احتمالێکیان ئەگەر هێشتا کەسێک مابێت لە ناو ڕژیمە باڵە جۆرە و جۆرەکانی کۆماری ئیسلامیە کە لانی کەمی ئەقلانیەتی هەبێکە لە لێکدانەوە لە حسابات یا لە حسابات و لێکدانەوەیانە ئەوەی کە هەیە ئەو ڕووداوانەی ئەو مدەتە ئەتمان بە نەفسێکی تری داوە پێیان ئەوەی کە بۆ مدەتی توانویانە تەنگی هۆرمز ببەستن ئەوەی کە بەستنی تەنگەی هۆرمز دووبارە لە ڕاستیە ئەگەر بتوانن بۆ ماوەی مانگێ 2 مانگ درێژێ پێ بدەن شتێکی وا بکەن لەوانەیە هەموو ئابووری دنیا تووشی قەیرانێکی گەورە ببێت و ئەم جارە شتێکیش لە هاوشێوەی لە 1970 و ئەو دۆ قۆناغەی شەڕی عەرەب و ئیسرائیلیەکان ڕووبداتەوە لە دنیا توانێت قەیرانێکی ئابووری دروست بکات بەڵام خودی کۆمەلگای ئێرانیش لە حاڵەتێکی وە وێران دەبێت یعنی ئەو هەڕەشانی کە دۆناڵد ترامپ دەیکات جددیە و ئەتوانێت تا ئاستێک وەک مەترسی کەڵکی لێوەربگرێ و لە ئاستێکیش بەولاترەوە دەتوانێت کۆمەلگای ئێران تووشی فاجعەیەکی گەورە بکات ئەوە لەلایەک کە بووی هەیە بەڕاستی شێوەی تەسمیمگیریەکانی ئەو باڵی کە ئێستا بەسەر ئێران و بەسەر کۆماری ئیسلامی و بەسەر سپای پاسدارانە حاکمە و لەژێر دنەی پوتینی شاوە و بارودۆخە گشتی کە پێشتر باس کرا لە ئاستی دنیا بۆی هەیە ئەمانەت ئەو هەڵەیە دووبارە بکەنەوە و بۆ دۆناڵد ترامپیش ئەوەی کە زۆر یاسایە یعنی ئەو بە هەموو زۆرێک هەموو زۆرێکی نظامی بەکار دەبات بێ لە بەرچاوگرتنی مەسلەی ئینسانی بێ لە بەرچاوگرتنی مافی ئینسانەکان ئەبینی ئەو هەموو جەنایەتیان جەنایەتکارێکی جەنگی وەکو نەتانیاهو کرد کە هەمووی بۆ بەڕای من بۆ بەرەو پێشبردننی پرۆژایەکە لە قازانجی ئەمریکا بوو کردی بۆیە چاوپۆشیان دەکرد و ئەمریکا حتا حیثیەتی سیاسی خۆی لە پێناو ئەمریکا ئیسرائیل زۆر خەدشەدار کرد زیاتر لەوەی کە بوو ئەلبەتە بەڕای من ئەمریکا حیثیەتی سیاسی ئەمریکا زۆر خەدشەدار بووە لە مێژووی بەڵام هەموو ئەوانە ئەوە ئەڵێن کە ئەو مەترسیە بووی هەیە دۆناڵد ترامپ ئەمانە دەست بنەوە بۆ حماقەتێکی وا بکەن لە موردی هورموزۆ و اعتماد بە نەفسێکی پێدا بن بەتایبەتەوە ئەوەش کاری کرد تۆزێک تەمەرکۆزی فۆکوسی لەسەر کێبەرکەی خەڵک و حکوومەت بۆ ئەو کێبەرکەیە بردە دەرەوە بە میلیتاریزەبوونی زیاتر کۆمەک کرد بۆ هەیە ئەوە بکەن ئەگەر ئەوە بکەن ئەوە کۆمەلگای ئێران بەرەو داڕمانی بنەما ئابوووریەکانی دەچێت ساختارهایەکە بۆ ژیان پێویستە ئەوانە تێک دەچێت لەو حاڵەتەیشا کۆماری ئیسلامیش کۆمەڵی ئەبزار لە دەست دەدات کە ئێستا بەدەستیوێتی خەڵکیش لەوانەیە بە ئەنواعی شێوە لەوانەیە لە شکلی چەکداری ئەوانەوە لەوانەیە کۆمەلگای ئێران تووشی پشە و پشێوێک ببێت لەو حاڵەتە بەڵام ئەگەر ئەمانە بتوانن ئاراستی ڕووداوەکان بەرەو جۆرێک بچێت کە ئەو
ئاتش بەسەر درێژ بکرێت و بۆ تەسلیمبوونی ئێران هەتا ئاستی تەسلیمبوونی ئێران لە هەر سیاسەکە هەم نیابەتیەکان هەڵۆژێنەوە ینی بە جۆرێ پەیوەندی ئەمان بۆ نیابەتیانەوە کە ئەگەر ئەمان ئەو پەیوەندیان نەبێ و نیابەتیانە زۆر لاواز دەبن تا ئاستێکە زۆر بەحسێب نێن مەسەلەی موشکی ئەو مەسەلانی کە دۆناڵد ترامپ بۆی دیاریکردن مەسەلەی ئەو ئورانیوم و موشەکەکانیان وانە هەموو ئەمانەگەر بکەن ئەو وەختە بارودۆخێک دەگونجێ خەڵکی ئێرانیش دوای ئەو سڵحە ئەتوانێت بە شێوازێکی مەدەنیتر ئەشێ بزانین کە ئەم ڕۆژانە بڕیارەکان کۆماری ئیسلامی ئەمریکا چی بەسەر کۆمەلگای ئێران دێنێت هەتا لێمان ڕوون بێ دوای ئەوە چی ڕوودەدات. هاوڕێ سەلام، ئەگەر دانوستان بەو جۆرەی کە ئاگربەستێک هەیەسا تۆ لێ کێشا و وەساکە ئارام بێتەوە لەو حاڵەتی ئەو سینناروەیە ئەگەر وەساکە بە جۆرێک شەڕەکان کە بێتەوە ئەو ئاژاوی کە لە ناوچەکەیە کە بێتەوە ئەرکی جەماوەری چەوساوە چییە؟ بەڕای من ئەو ئەرکە خەڵک لە ناوە ئەو جەماوەرە لە ناوە ئەو ئەرکە ئەگەر ئێمە وەکو ئەرک قسەی لێ بکەین بۆ ئەوان پێویستیمان و نەمانە پێویستی وەکو نانی شەو وایە بۆیان. بەڕای من خەڵکی دانیشتووی هەموو بەشە جۆرە و جۆرەکانی ئێران هەر بەشێکی بەپێی ئیمکانات و شە بارودۆخێکە تێککەوتووە لە کەم ئەوڵین فرسەتە کە هەست بکە ئەقلانیە و ئەمنە بارودۆخەکە بۆ ئەوەی کە درێژە بدا بە بزوتنەوەکەی بەنزە من ئەوە دەکات کە بە شکلی ممکن درێژەی پێدا، بەڵام ئەگەر شکلێکی ممکن لە کۆمەلگایە بسندرێتەوە وەکو شکلی مەدەنی و ئەوانە بارودۆخێکی تێکەوێتە بارودۆخێکەوە کە ئەوەی کە لە سووریە پێشیانێنە ئەو وەختە دەستی دەرەکی دێت، ئەو وەختە چەک دێت، ئەو وەختە خەڵکیش دەکەونە ناو هەڵەوە. بەڵام گرینگە کە خەڵک زۆر بە هۆشیاریەوە ڕووداوەکان دنبال بکەن، زۆر بە هوشیاریەوە لە هەر بارودۆخێکدا چی دەتوانێت کارە ساتبار بێت، چی دەتوانێت لە قازانجی کۆمەلگا بێت و بۆ ئەوەی لە بارودۆخێ دەستکەوتەوەیە ماڵ و مناڵ بپارێزی، دەستکەوتەوەی گەڕک و مەحەل و شار بپارێزی، دەستکەوتەوەیە لە وێرانی و لە برسێتی و لە فەوتان و لە ئاسیببینینی بە ساڵاچ و مناڵ بەرگری بکەیت. هەمیشە سەرکەوتن یەک معنای نییە، هەمیشە کاریگەربوون یەک معنای نییە. دیارە خەڵک بەپێی ئەو بارودۆخانەی کە دێتە پێشەوە زۆر گرینگە هۆشیارانە نەک بەو شێوەیەی کە بەڕاستی لە 1990 دەیمانگا بە هەڵەیە بران. بەڕای من دۆناڵد ترامپ ئەیویست مەبەستی بوو کە فشارێک دروست بکاتەوە هەمێک ئیجاد بکە کە خەڵک تا ئاستێک بچێتە بەرەوە کە ئاستێکی منطقی نەبێ کۆماری ئیسلامیش کەوێتە ناو بارودۆخێکی مان و نەمانەوە کە ئەو بۆ ئەو کوشتارەی کرد و کۆماری ئیسلامی لە دوای ئەو کوشتارە ئیتر ئەو کۆماری ئیسلامی نەماوە. ئەوە زۆر گرنگە. کۆماری ئیسلامی بەڕای من جارێک ڕووخاوە، جارێک هەیمنەی نظامی هەیمنەی سیاسی ئەوەی ڕووخاوە ئەوەی کە ئەستەماوە وەکوەیە کە ئێران ئەشغال کرابێت، ئێران هێزێکی دەرەکی بۆ هاتبێت. دیارە خەڵک ئەگەر بارودۆخەکە بەرەو ئەوە بچێ بەرەو ئاراستەیەکی ناخۆش بچێ کە باسی کرا ئەرکی ئەوە دەبێت کە خۆی بپارێزێت لە بینی ئەم ئەڵێت مەسلەکەی ئەڵێ کە فیلەکان حۆچ شەڕەکەن چیمەنەکان دەپلیشێنەوە. خەڵک دەبێت لە حاڵەتێکە کە ئەو شەڕا گەیشتە ئاراست بارودۆخێکی ناخۆش و کۆمەلگای ئێرانی بەرەو بێنەزمی برد هەوڵ بدەن خۆیان بپارێزن، هەوڵ بدەن گەڕک و شار و مەحەل و هەڵمدان بەستگی و هەڵ پشتیان بوێ. بەڕای من خەڵک وشیارترن لە حزبە سیاسیەکان، لە حزبە سیاسیەکانی هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی خەڵک تەشخیصیان باشترە. وەکو وتم بۆ ئەوان مەسئلە مان و نەمانە، ڕەنگە بۆ ئێمە لە دەرۆ ئارزوهای شەریفی ئینسانی یا بۆ هەر کەسێکی تر بارمێلێکی سیاسی. هاوڕێ سەلام، ئەرکی حیزبەکان چییە؟ حزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەرکیان چییە؟ گرنگترین ئەرک کە ئەرگ نییە پێناسەیە بەڕای من حزبێکی سیاسی سربەخۆیی لە بڕیاردان و بەڵێندەری نەبێت ئەو حزبە دەتوانێت کارەسات بێ بۆ کۆمەڵگاکە. ئەگەر حزبە سیاسیەکانی کوردستان و ئێران بەتابەتیسە لە کوردستان کە من زیاتر تاکیدی لەسەرەکەم بۆ ئەوەی کەم حزبانە نفوزی واقعیان هەیە، اعتباری واقعیان هەیە، بڕیاریان ئەتوانێ وەکو ئەو زەربر مەسەلە ئەو شارە ئینگلیسیەکە هەیە ئەڵێ ئێمە بە سوعبەتەوە بەردەدەین لە بۆخەکان، بەڵام ئەوان بەڕاستی دەمرن.
بڕیاری حزب سیاسیەکانی کوردستان کە ڕەنگە زۆر بە ئاسانی بیدەن زۆر بە ئاسانی بەرەو بیل لە گوزینەیەک بکەنەوە بیل لە بەدیلێک بکەنەوە بەڵام ئەوە توانێت کارە ساتبار بێ یا ڕەهایی بەخش بێت زۆر گرینگە ئەوە کە حزب سیاسیەکانی کوردستان سربەخۆ و بەپی بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و ئێران ئەوە خۆتە نمایان بێت نە تەلەفۆنی دۆناڵد ترامپ نە وعدەی دۆناڵد ترامپ نە وعدەی بنیامین نەتانیاهو و ئیسرائیل و هەر کەسێکی تر ئەگەر حزب سیاسیەکان سربەخۆیی ڕاستگۆیی و بەڵێندەربوون وەفاداربوون بە چارەنووس و قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران ئاراستەیان بێ بەڕای من ئەوە ئەرکیانەکە ئەوە بپارێزن و ئەوە ڕێنوێنی ڕێگەیان بێ ئەگەر ئەوە نەبێت بۆ نمونە ئەگەر حزب سیاسیەکان لەو مدەتە چەکداریان بناردایەتەوە بۆ پێشمەرگیان بناردایەتەوە بۆ ڕۆژهەڵاتی توانی کارەساتێکی لێ بخۆمێ بە شکلێکی خراپتر ئەوەی کە لە 1970 قۆمی لە ئێران 1990 بەڵام بە فراخانی حزب سیاسیەکانی کوردستان بۆ مانگرتن لە کوردستان کارێکی کرد خەڵک و شیارانە لە کوردستان هەم ئێرادەی خۆی نیشان بدا هەمیش ئەو کارەساتی لێ نەکەوێتەوە ئەگەر حزب سیاسیەکان هەڵە بکەن ئەتوانێت کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە هەڵەیش دەتوانێت ناشی لە بڕیاردانی ناسەربەخۆ بێت کە هیوادارم ئەوە هیچ وەخت. زۆر سپاس هاوڕێ سەلام بەڕاستی پرسیارێکی تایبەتم نەماوە کە ئەڕەسەی بەڕێستی بکەمەوە کاتی بەرنامەکەشمان بەڕاستی تەواو بوو ئەگەر ئیجازە بفەرمیوە قسەیەکی تایبەتت نەبێ کۆتایی بە بەرنامەکەمە نەهێنین منیش پێم وایە هەموو باسەکان کرا زۆر بە کورت و پڕتی و زۆر بە باشی زۆر سپاسی جەناب و هاوکاران دەکەم و ماندوونەبوونتان لێ دەکەم و کاتێکی خۆش. زۆر سپاس هاوڕێ سەلام قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەکە لەگەڵمان بوویدەم بەرنامەیە. سپاسان. زۆر سپاس. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەرنامەی ڕامانی ئەم هەفتەشمان پێشکەشکردن هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێ وە سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.